سڵاتان لێبێ کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم بڕیارە لە مانگی 11 ئەم ساڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت لە ئێساوە کۆمسیۆن وردەکاری و ئامادەکاریەکانی بۆ بابەتی پرۆسەکە دەست پێ کردو. من دەمەی لەسەر وردەکاری پرۆسەکە کە ئاخۆ ئامادەکاری فعلیەکان لەکەیەوە و چینە و ئامادەکارین کە لە هەڵبژاردنێکی ئاوەهادا پێویستە کۆمسیۆن بیکە. بابەتی نوێکردنەوەی تۆماری بایۆمەتری دەنگدەران تاکەی بەردەوام دەبێت. حتمما لەگەڵ هەمومان لەسەر بابەتی یاسای هەڵبژاردن و جۆری بازنەی هەڵبژاردن و هەروە ئەو سیستمەی کە بڕیارە ئەم هەڵبژاردننی پێوە بەڕێوە بچێت کام جۆرە دەبێت لەگەڵ کۆمەڵی وردەکاری دیکە سەبارەت بە پرۆسەکە و دوایین زانیاریەکانی کۆمسیۆن لەسەر ئەم بابەتە. میوانداری بەڕێز کاک ئامانج عەزیز بەرپرسی نووسینگەی سلێمانی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق گورە کاک ئامانج سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆیەوەش. دوایین ئامادەکاری بۆ هەڵبژاردنە پەرلەمانەکەی مانگی 11 عێراق بەکوێ گەیشتووە؟ بەڵێ سەرتا سپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە دوا بە دوایەوەی کەوە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق بە هەمانگی لەگەڵ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق 11 ئەم ساڵی دیاری کردووە کەەوە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی تیا بەڕێوە بچێت. باشە ڕاستەخۆ لەلایەن ئەنجومەنی کۆمیسیاران خشتیەکی زەمەنی دیاریکرا بە هەمانگی لە ڕێگەی ئەو فەرمانگانی کە تایبەتن بە ئیدارەی انتیخابیەوە بەپی ئەو خشتە زەمەنیە دەستمان کردووە بە ئامادەکاریەکان بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە لەو وادەی کە دیاریکراوە. هەڵبەتە یەکەم ئامادەکاریمان یەکەم قۆناغ کە دەستمان پێکردووە بریتە لە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران کە لە ڕاستیدا ئەمە ئەساس و بناغەیەکی بەهێزە بۆ پرۆسەی دەنگدانەکە، چونکە هەر دەنگدەرێک نوێکردنەوەی تۆماری دەنگدەران نەکات، کارتی بایۆمەتری دەنگدان دەرنەکات، ناتوانێت لە ڕۆژی هەڵبژاردن لە 11 بەشداری بکات، ئەو مافی خۆی مزاوە بکات. بۆیە لە 23 بە بڕیارێک لەلایەن ئەنجومەنی کۆمیسیاران نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بەڕووی هاوڵاتیان و دەنگدەرانە واڵا کرا بۆ ماوەی مانگێ بوو کە دەبووە 25 چوار کۆتایی بەهاتایە، بەڵام لەبەر داخوازی و داواکاریەکی زۆری هاوڵاتیان و دەنگدەران لە تەواوی پارێزگاکانی عێراق بە باشیان زانی کەوا مانگێکی کە ئەم فترێ ئەم ماوەیە درێژ بکەنەوە بۆی دەرفەتی زیاتریان بۆ بڕەخسێ و داتە و زانیاریەکانیان نوێ بکەنەوە. ئەم تۆماری بایۆمەتری کارتی دەنگدانە بۆ کێ دەکرێت کاک ئامانج؟ بۆ هەموو ئەوانە دەکرێت کە بۆ نمونە لە پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێم دەنگیانداوە بەبێ گرفت یا خۆ چۆن ئەم پرۆسەیە وردەکاریەکەی زیاد بخێتە ڕوو؟ یارە هەر دەنگدەرێک 18 ساڵی تەمەنی تاوا کرد بێت، ڕەگەزنامەی عێراقی هەبێت و لە ڕۆژی لەم ساڵدا لە 2025 18 ساڵەکەی تاوا کرد بێت، ئەو مافی ئەوەی هەیە کەوا ناوی لە ناو تۆماری دەنگدەرانە هەبێت. دیارە خۆتان نەزان لە ماوەی ڕابردووە چەند هەڵبژاردنێکی ئەنجام درراوە، دەنگدەرێکی زۆریش پرۆسی تۆماری بایۆمەتریان ئەنجام ماوە. بۆیە لە دوا هەمین هەڵبژاردن کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بوو لەلایەن کۆمیسیۆنی باڵای عێراقەوە سەپەرشتی کرا، لەو ڕۆژە هەر دەنگدەرێک دەنگی یابێت لە ڕێگەی کارتی بایۆمەتریەکە و گرفتی نەبوو بێت، ئێستا کارتی دەنگدانەکە لە لای خۆی بێکەوێنی دەنگدەرەکەی لەسرە، ئەوە بە هەمان شێوە هیچ گرفتێکی نابێت بۆم هەڵبژاردنە و ئەتوانێت ئەو مافەی خۆی ممارەسە بکە لە 11. بەڵام کۆمەڵە دەنگدەرمان هەبوو لەو هەڵبژاردنەیە کارتی بایۆمەتری دەنگدانی هەبوو، بەڵام گرفتی هەبوو پەنجەمۆرەکەی نەیەخوێنەوە یان داتا و زانیاریەکانی هەڵەبوو، کاتێکە بایۆمەتری بۆ کراوە داتا و زانیاریەکانی هەڵەبوو، بۆیە ئێستا دەرفەتە بەڕاستی ئەو دەنگدەرانە سەردانی ناوەندەکان ماجارەوە پرسیارە بۆ نمونە هەندێک لە ئەو هاوڵاتیانەی کە لە هەڵبژاردننی پەرلەمان بۆ نمونە کێشەی نەخوێندنەوەی پەنجەمۆریان هەبوو، دواتر بە فۆرمێک دەنگیان دەدا و دواتر کارتی بە دەنگدانەکان لێوەرگیرا، بەشە لەم کاتانە تاکو ئێستا نەگەڕێنراوەتەوە بۆ ئەو هاوڵاتیانە. ئەو بەشێکشە لە پرسیارەکانی من و هەر وەکو کۆمنتی شاتووە ئەم کارتانە کەی دەگەڕێتەوە بۆ هاوڵاتیانە؟ پێش وەڵامی پرسیارەکە ببمەوە ئەمە ئەو جملەی تر پێشوەختە دیار ئەو فئەیە لە دەنگدەرانە ئەتوان سەردای ناوەندەکان بکەن بۆی کە کارتی بایۆمەتریەکانیان چێک بکەنەوە و سەر لەمێ پەنجەمۆریان وەربگیرێتەوە بۆی کە کارتێکی بایۆمەتری دەنگدانی تازەیان بۆ دەربکرێت. هەڵبەتە لە دایکبووین 2007 کە بۆ یەکەمین جارە لەم هەڵبژاردنە بەشداریەکان باشە ئەبێ ئەوان سەردانی ناوەندەکان بکەن لە ماوەی ئەم مانگی کە ماوە تۆماری بایۆمەتری ئەنجام بن بۆی کارتێکی بایۆمەتری دەنگدانیان بۆ دروست کرێت. دیارە هەڵبەتە لە پاڵ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران ئێمە کۆمەڵی حاڵەتیش ئەنجامین. بۆ نمونە دەنگدەرێک هەیە بنکەی دەنگدانەکەی لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە قوتابخانەیەک بوو، بەڵام ئێستا شوێنی نیشتەجێبوونی گواستۆتەوە یان لە پارێزگای کۆچ بۆ پارێزگایەکی کە ئەمە دەرفەتە بۆی کەوا بنکەی دەنگدانەکەی بگوێزێتەوە و کارتێکی بایۆمەتری تازەی بۆ دروست دەکرێت بەپێی ئەو بنکەی دەنگدانی کە خۆی ئەوێت. لە هەمان کاتە
ڕاستکردنەوەی داتا و زانیاری وەک باسم کرد دەنگدەر هەبووە هەڵە هەبوو لە ناوەکە لە موالیدەکەیە ئەکرێ ڕاست بکرێتەوە هەبوو وێنەی دەنگدەرەکە مطابق نەبووە ببوورە ئەم گواستنەوەی لە هەموو پارێزگاکان دەکرێت ئەم گواستنەوەی بنکەی دەنگدانە بەمەرجە دیارە لە پارێزەکانی هەرێمی کوردستان لە هەولێر بۆ سلێمانی لە سلێمانی بۆ هەولێر بۆ دۆگەمانش گرفتێکی تێدا نییە تەنها 4 پارێزگا ئیستثنا کراوە کە بریتین لە پارێزگای کەرکووک مۆسڵ ئەنبار سەڵاحەدین کە ئەمانە ناوچە کێشە لە سەرەکانن کە ئەمانە مەرجی بۆ دیاریکراوە کە پێویستەکە ئەو کەسی کە بنکەی دەنگدانەکەی ئەگوێزێتەوە یا بڵین پارێزگاکەی ئەگوێزێتەوە فۆرمی خۆراکی پێش 9/12/2013 دەرکردبێ یان گواستنەوەکی ئەنجام مابێ بۆ مەرجێ ئەتوانێ ئللا حاڵی کەشمان هەیە کە بۆی پرۆسی هاوسەرگیریەوەکەوە هاوسەرەکان ئەچنە لای مێردەکانیان یان بۆ لای پارێزگای هاوسەرەکەی بۆ مەرجەش ئەکرێت پرۆسی گواستنەوەی بنکەی دەنگدانەکە ئەنجام بدرێت کاگاماجەگەر بەم تێگەشتنە بێ بەم ڕیزبەندی کە بەڕێزت ئاماژەی پێ دەکەی کەواتە لە هەڵبژاردننی داهاتی پەرلەمانی عێراق ئێمە شتێکمان نامێنێ بەناوی کێشەی نەخوێندنەوەی تۆماری بەیامەتی دەنگدەران و کێشەی پەنجەمۆر بەڵێ بەدڵنیاییەوە هەڵبژاردن بۆ هەڵبژاردن کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق کار لەسەرەوە کە پرۆسی دەنگدان پێشکەوتوتر کە بۆ ئەوەی کەوا هیچ دەنگدەرێک هیچ هاوڵاتیەکە لە هەڵبژاردنەکانە بەشداری یەکات تووشی گرفت نەبێ و بەدڵنیاییەوە بابەتی نەخوێندنەوەی پەنجەمۆری چارەسەرەکرێ و لە حاڵاتێکە ئەگەر دەنگدەرێک بۆ زانیاری دەکەمە بابەتێکی تازەیە ئەگەر دەنگدەرێک هەر پەنجەمۆری نەخوێنرابێتەوە لە کاتی تۆماری دەنگدەرانە ئەوە بەپێی تازەترین ڕێکاری یاسایی کە کۆمیسیۆنی گرێتە بەر بریتەوەی کەەوە احتیمال دەکرێتە سەر وێنەی دەنگدەرەکە واتە متابقە ئاکرێت لەگەڵ وێنەی بەیامەتری دەنگدەرەکە بۆی کەەوە مافی دەنگدانی ئەم دەنگدەرە ئامێرێکی تایبەت هەیە بە خوێندنەوەی فەیسی ئەم کەسە تاکو ئەم کێشەیە چارەسەر بکات بەڵێ بەدڵنیایەوە سەررجەم ئامێرە ئەلکترۆنیەکان کە پرۆسی دەنگدانەکەی پێ ئەنجامەدرێ سەررجەمی نێراوەتەوە بۆ ئەو کۆمپانیایی کەوا پێشتر دروستی کردووە بۆی کەوا ئەو پارچەی بۆ زیاب بکات کەوا وێنەی دەنگدەرەکە بخوێنێتەوە بە هەمان میکانیزم و سیستم و شێوازی پێشووی هەڵبژاردننی پەرلەمان هەڵبژاردننی عێراقیش بەڕێوە دەچێت هەمان سیستمە بەڵام ئێمە خۆتەزانین بۆ پەرلەمانی عێراق یاسایەکی تایبەتی هەیە کە یاسای ژمارە 4 ساڵی 2023 سێهەمین هەمواری یاسای ژمارە 12 ساڵی 2010 کە تایبەتە بە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەنجومەنی پارێزەکان و قەزاکان کە دیارە جۆری لیستەکەی و شێوازی دابەشکردنی کورسیەکان جیاوازە لەمەی هەرێمی کوردستان یاساکە تعدیلی تێدا دەکرێت بۆ نمونە ئێمە بەپێی دوانی سەرژمێری دانیشتوانی عێراق تقریبا خۆی دەدا لە 49 ملیۆن و ئەو ینی 50 ملیۆنێک کەواتە بەپێی ئەم پێوەرە بێ دەبێ کورسیەکانی هەڵبژاردننیش زیاد بکرێت یان چۆن دەکرێت ئەم تعدیلە دەکریان بە هەمان یاسا ئەم هەڵبژاردنە دەڕات و بەبێ گرفت هیچ کێشێکی نیە لە ڕاستیە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق جیهەیەکی تەنفیزیە ئێمە بەپێی ئەو یاسایی کێسا لە بەرکارە و لە بەردەسە ئەو یاسایە کە باسم کرد ئەو یاسایە هەر هەموارێکی بەسەرا بێ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بەڕاستی بەپێی ئەو یاسایە ڕێنماییەکانی نیزامەکانی کە دەریەکە لەلایەن ئەنجومەنی کۆمیسارانەوە بیگونجێنێ بۆیە تا ئێستا ئێمە پشت بۆ یاسایە بەستین کەوا دوهەمین هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقی پێنجام درا کاک ئامانج ئەگەر بۆ نمونە بەپێی ئەو یاسای هەڵبژاردن بەڕێوە بچێت لە بەرامبەر ئەمەدا ئێمە زیادبوونی ژماری دانیشتوانمان هەیە ئەمە گرفت بۆ کۆمیسیۆن دروست ناکات خۆی ژماری کورسەکان دیاری کراوە لە یاساکە کە 329 کورسی لە تەواوی عێراقا دیاری کراوە 320یان تایبەتن بە کورسیە گشتیەکان نۆ کورسیشان تایبەتە بە کۆتاکان کە هەمان کاتە لە یاساکەیە دابەشی کردو بەسەر پارێزگاکان پێنجان تایبەتە بە مەسیحی کورسێکیان تایبەتە بە سائبەی مەندانی کورسێکیان تایبەتە بە ئێزیدیەکان کورسێکیان تایبەتە بە شەبەک و ئاخر کورسیشان تایبەتە بە کوردانی فەیلی بۆیە ئەم کورسانە کە دیاری کراوە لە یاساکەیە هەر کەمکردن و زیادکردنێک پێویستی بە هەمواری یاساکەیە ئەمەژە بێت لە پەرلەمان ئەنجام بدرێت بۆیە کۆمیسیۆن بەڕاستی وەک باسم کرد جیهەیەکی تەنفیزیە هەر هەموار بەسەر یاساکە بێ کۆمیسیۆن بەپی یاساکە ڕێنمایەکانی خۆی بگونجێنێ ئەگەر لە گریمانی ئەوەی ئەم یاسایە بچێتەوە پەرلەمان و هەموارێکی نوێی بۆ بکرێت کورسەکانی پەرلەمانی عێراق دەکاتە چەند کورسی خۆی بەپی دەستور کە دیاری کراوە لە هەر بەپی عەدەدی سوکانیە 100,000 کەسێک کورسێکی بۆ دیاری کراوە ئەو کاتە بەپی ئەو داتا و زانیاری کە لە وەزارەتی پلانان پەسەند کراوە و بڵاو کراوەتەوە باش ئەکرێت زیاد لە نزیکەی 400 کورسێک دەکات بەڵام وەک باسم کرد بێمە بچێتە پەرلەمان لە پەرلەمان چکاوان جیەکی ئەوە تەشریعین بۆ دەرکردنی یاسا هیچ پێشنیار ڕوونبادەرێک هاتووە بۆ کۆمیسیۆن لەسەر ئەم بابەتە لەلایەن پەرلەمانی عێراق و
لایەنە سیاسەکانەوە؟ نەخێر تا ئێستا یعنی هیچ شتێک لەو ڕۆ باز نەکراوە. باشە لە حاڵێکی ئاوەهادا ئەگەر یاساکە خۆی بمێنێتەوە هەڵبژاردن بەم یاسایە بەڕێوە بچێت پارێزگایەکمانەیە بە ناوی پارێزگای هەڵەبجە کە بووە بە نوێژدەمین پارێزگای عێراق ئەو کاتە چۆن تەعامل لەگەڵ هەڵەبجە دەکرێت باشترین سیناریۆکان چییە بۆ ئەوەی حەق و مافی هاوڵاتیانی ئەم سنوورە لە ڕووی کورسی پەرلەمانیەوە نەخورێت؟ بەڵێ دیارە دوای بە پارێزگابوونی پارێزگای هەڵەبجەکەی من پیرۆزباییان لەکەین مستحقن شایستەی بوون بە پارێزگا بوونن بەڵام ئەوەی کە هەیە لایەنە یاساییەکەیەتی کە پێویستە پارێزگای هەڵەبجە لەلایەن پەرلەمانی عێراقەوە هەموارێ بەسەر یاسایی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا بهێن و پارێزگای هەڵەبجەشی تا تەسبیت بکەن بۆ ئەوەی کەوا ژماری کورسیەکانی پارێزگای هەڵەبجەش لە یاساکەیە جێگیر بکرێ بەڵام ئەوەی کە هەیە تا ئێستا ئێمە لەسەر یاسا کۆنەکەیە و یاسایی کە باسم کرد هەمواری سێمی یاسای ژمارە دوانی ساڵی 2018 کە تەنها پارێزگای سلێمانی دیاری کردووە کە 18 کورسی بۆ دیاری کراوە لە زمنیە پارێزگای هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین و ئیدارەی گەرمانیشی تایە. ئەگەر ئەم هەموارە نەکرێت کۆمسیۆن چۆن تەعامل لەگەڵ پارێزگایەکی بۆ هەڵەبجە دەکات؟ ئێمە لە ڕابردوو هەر هەڵبژاردنێک کرابێ جا نیشتیمانی بۆ یاخۆ ناوخۆیی پارێزگای هەڵەبجە هەر لەلایەن ئۆفیسی هەڵبژاردنەکانی سلێمانیەوە پرۆسی دەنگدانەکانمان بۆ سەرپەرشتی کردوون و بەڕێوەمان بردووە تا جگە لەوەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە بازنەیەکی هەڵبژاردننی سەربەخۆ بوو بۆ هەموو هەڵبژاردنەکانی کە تایبەت بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئێمە هەر لەگەڵ لەسەر پارێزگای سلێمانی هەموو حساباتێکی بۆ کراوە. کاگەمەت ئێستا پارێزگای هەڵەبجە تقریبان دانیشتوانەکەی 130,000 کەسە بەپێی ئەمە یەک کورسی پەرلەمانی بەردەکەوێت بەڵام بۆ چۆنەڵێ بۆ قەرەبووکردنەوەی ئەم کەم و کورتی کە بەبووی یاساکە بۆی دروست بووە شارەزایکی باری هەڵبژاردن دەڵێت دەبێت بۆ نمونە حەلی بابەتەکە ئەوەی لایانی کەم سنوورەکانی پێنجۆن و سێ سادق و ئەو سنوورانەی کە دەکەوێتە ئەو منتیقەوە قەزای خۆرماڵ بخێتە سەر سنووری ئیداری هەڵەبجە ئەمە حەلێکی باشە بە نیسبەت هەڵەبجە وەکو کۆمسیۆن ئێوە پێتان باشەم حەلە بکرێت؟ ئەمە وەکو کۆمیسیۆن تەداخل لە تەشریعاتی یاسا ناکەین لە ڕاستیە یاکن لە دابشکردنی جوگرافی ئیداری ناوچەکانە ناکەین ئێمەوەی کە لەسەرمانە ئەو یاسایە کە لە ئەنجومەنی نوێنەران دەرەچێت سەبارەت بە هەڵبژاردنێ ئێمە ئەو مادۆ بەرگانەی کە لە یاساکە هاتووە نیزام و تعلیماتی پێ دەرەچێ و سەرپەرشتی پرۆسەکەکەین. مبادرە و پێشنیاریشتان نابێت؟ تا ئێستا وەکو کۆمیسیۆن نەخێر هیچ تەڵەبێک داوا نەکراو لە ڕۆوە وەک باسم کرد ئێمە لایەنێکی جێبەجێکارین. شێوازی بەڕێوەچوونی ئەم هەڵبژاردنە بەڵێ چۆن دەبێت؟ فرەبازنەی دەبێت یەکبازنەی دەبێت؟ هێشتا زووە بۆ ئەوە بەپێی هەموارەکە لە یاساکە جێگیر کراوە هەر پارێزگایەک لە عێراقا بازنەیەکی هەڵبژاردن نەبێ وەک چۆنەڵی پارێزگای سلێمانی یەک بازنەی هەڵبژاردن نەبێ پارێزگای هەولێر یەک بازنەی هەڵبژاردن نەبێ بەم شێوازە 18 پارێزگامان هەیە کە دیاری کراوە 18 بازنەی هەڵبژاردن نەبێت تایە سیستمی دەنگدانەکە بە لیستی نوێنەراتی ڕێژەی ئەبێت بەپێی سیغە یاخۆن سیستمی ساندلیغۆی هەموارکراو 1.7 دەبێت کە دواتر هەر لیستێک هەر پارتێکی سیاسی هەر قایمەیەک چەند دەنگی دروستێنە دابەشی 1.7 دەکرێت بە دوای ئەوە ژمارە تاکان ژمارە 3 5 هەتاوەکو ژماری کورسی ئەو بازنەیە دابەش بێ بەسەر هەموو ئەو کاندید و لیستانی کەوا زۆرترین دەنگیامە دەچێنەوە. یعنی بەبێ تعدیلکردنەوەی یاساکە ناتوانێت هیچ گۆڕانێک لەم شێوازە بکرێت؟ نەخێر ئەبێ یاساکە هەموار بکرێ و کۆمیسیۆن پشت بە هەموارەکە بەسێ ئەگەرنا ئەوەی کە ئێستا ساری مەفعولە ئەو یاسایە کە تایبەتە بە بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەگەر لە مانگەکانی داهاتووە پەرلەمانی عێراق ئەم هەموارە بکات کۆمسیۆن دەتوانێت هەڵبژاردنەکە لە کاتی خۆیان بەڕێوە ببات کە مانگی 11 ئەبێ بەڕاستی ئەمە بڕیاری ئەنجومەنی کۆمیسیارانی بێت چونکە بەڕاستی هەر گۆڕانکاریەک هەر هەموارێک بەسەر یاساکە بێت پێویستی بە دراسی ئەنجومەنی کۆمیسیاران و فەرمانەکانی ناو ئیداری انتخابیە ئەبێ هێشتا زۆر بۆ وەڵامدانی پرسیارە. باشە لانی کەم چەندێکدان پێویستە بۆ ئەوەی کە ئێوە ئامادەکاریی تەواو بۆ هەڵبژاردنێکی دروست بکەن؟ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بۆی کەەوە هەڵبژاردنێکی ڕێک پێک بەسەرکەوتو و ئەنجام بات بەپێی ئەو خشتە زەمەنی کە دیاریەکە لانی کەم 6 مانگی پێویستە. 6 مانگ؟ بەڵێ. باش لە ماوەی ڕابردوو گلەی هەبوو لە بابەتی هەڵبژاردنەکان ئەو کەم و کورتیانەی کە هەندێک لایانی سیاسی وەکو تانە لە ئەنجامەکانی هەڵبژاردن دەیاندا و پیان وە بووکە بە جۆرێک لە جۆرەکان پرۆسەکە جۆرێک لە کەم و کورتی تێدا بووە بۆ ئەم جارەی هەڵبژاردن ئەمانە هەمووی چارەسەر کراوە یان چی دەکەن بۆ ئێمە؟
وەکو کەم و کورتی وەک کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان یاسای جێبەجێ کردووە ڕێکارەکانیشی بەپێی یاساکان جێبەجێ کردووە بۆیە وەکو کۆمیسیۆن هیچ کەم و کورتێکمان نەبووە بەڵام کە دەنگ دەرێک پەنجەمۆرەکەی نەخوێنەوەتەوە ئەو بەپێی یاساکە بووە ڕێژەیەکی بۆ داناوە کە نابێت لە هەر وێزگێکی دەنگدان لە 5 ژماری ئەو دەنگدەرانە زیاتر بێت واتە لە 5 بە تەخەتی ڕۆیشتە و دەنگیان ناوە لەوە زیاتر بۆ ڕێگی لێگرتووە ئەمە بەپێی یاسا و ڕێنمایی بووە بەڵام ئێمە لەگەڵ ئەوەیە بۆم هەڵبژاردنە وەک باسم کرد ئیش لەسەرەوە کراوە کەوا تەنها پشت بە پەنجەمۆری دەنگدەر نەبەسرێ بەڵکو بە وێنەی دەنگدەرەکەش ببەسرێ بۆ ئەو کەسانی بۆ ئەو دەنگدەرانی کەوە لە کاتی پرۆسی توماری بەیانمەتی پەنجەمۆرەکانیان ناخوێنرێتەوە بۆی ئەو گرفتەش تێپەڕێت دەستکرا بە چێکردنەوەی ئامێرەکانی دەنگدان بەڵێ بەدڵنیاییەوە ئەوە یەکێک لەو پرۆسانی کە سەرجەم ئامێرە ئەلکترۆنیەکان گەڕێنراوەتەوە بۆ ئەو کۆمپانیای کلی دروست کردووە بۆ ئەوەی کە تەهیل بکرێن و سیانە بکرێنەوە بەپێی ئەو سیستم و یاساییکەوە ئەم هەڵبژاردنەی پێ بەڕێواچە کاگا ماچتا ئەم دەقەی من تۆ گفتوگۆ دەکەین هیچ لایەنێک ناوی خۆی تۆمار کردووە و هاوپەیمانێتی یان کاندیدی سەربەخۆ وەک ئۆفیسی پارێزگای سلێمانی هیچ داواکاری پێشکراوە کە بەشداری پرۆسی هەڵبژاردنەکە ئەکەن کە پێڵەن ئیبدای ڕەغبە بەڵام وەکو پێشکردنەوەی لیستی کاندیدەکانیان تاوەکو ئێستا لیستەکان پێشکەش نەکراوە و خۆتان ئاگادارن بە پێی بڕیاری ئەنجومەنی کۆمیسیارانیش تاوەکو 4/5 پارتە سیاسیەکان هاوپەیمانەتیەکان کاندیدی سەربەخۆ و مافیەوەیان هەیە کەوا لیستەکانیان تا ئەو بەروارە پێشکەش بن ئەگەر تا ئەو بەروارە داواکاری پێشکەش نەکرا یان هەندێک لایەن دواکەوت بەڵێ مرونەتیەوەی تێدایە پرۆسەکە درێژکرێتەوە کاتەکەی ئەم بڕیارە لە لای ئەنجومەنی کۆمیسیارانە ئەبێ دراسی بابەتەکە بکرێ بزان داواکاری هەیە بۆ تازەکردن و نوێکردنەوەی وادەکە یان پێویست ناکات ئەو کاتە بێ چاوەڕێکی مزین ئەنجومەنی کۆمیسیاران چ بڕیارێک لەو بارەی وایە ئەو موالیدانی کە 2007 بە یەکەم جار دەچنە نێو پرۆسەی دەنگدانەوە ئەگەر سنووری شاری سلێمانی بە نمونە وەربگرین ژمارە ئەوانی کە بۆ یەکەم جار دەنگ دەدەن لەم پارێزگایە چەندێکە وەکو پارێزگای سلێمانی بۆ زاناریتان ملیێنێک و 532,000 دەنگدەرمانەبێت لەم 1,532,000 نزیکەی 70 بۆ 80,000 دەنگدەری نوێن لە دایگوانی 2007 و 2006 بۆیە بە تایبەتی لە دایگوانی 2007 لە بەرەوەی کەوا یەکەمین جارە پرۆسی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانیان بۆ ئەنجام مەدرێ یعنی یەکەمین جارە لەم هەڵبژاردنەیە بەشداریەکەن کە زەڕورە کە سەردانی ناوەندەکانی تۆمارکردن کەن بۆی کە کارتی بایۆمەتری دەنگدانیان بۆ دروست بکرێ تا ئێستا ڕێژەکە بەدڵی ئێوەیە نزیکەی مانگێک ئێمە بەردەوامین لە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران باشە و بە درێژایی ڕۆژەکانی هەفتە بە ڕۆژانی پشوشەوە و بە ڕۆژانی هەینی و شەمەشەوە ئێمە ناوەندەکانمان کە هەفتان و ناوەندی تۆمارکردنە لە سنووری پارێزگای سلێمانی بە ڕووی هاوڵاتیان و دەنگدەران لە کاتژمێر 8ەوە بۆ کاتژمێر 5 ئێوارە کراوەیە بەدەل لەو مەرجۆڕێنمایانەی کە هەر لایەنێکی سیاسی بۆ کاندیدەکانی خۆی دەیبێت بۆکو کاندیدی داهاتی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کۆمیسیۆن چی مەرجێکی دەبێت کۆمیسیۆن هەر بەپێی ڕێنمایەکەی و بەپێی یاساکە ڕێنمایەکان دەرەکات دیارەوانی کە کاندی دەبنە بێت تەمەنیان 30 ساڵی تاوا کردبێت لە ڕۆژی دەنگدانە وابێ ڕێگەزنامی عێراقی هەبێت واتە عێراقی بێت واتە شایستەی ئەهلی تاوا بێت و لە هەمان کاتە نابێت مەشمول بێ بە یاسای مساعدە و عەدالە یان خودت هیچ تاوانی یاخود کردنێکی ئەنجام نایبێت کە پەیوەستە بە شەرەف و بە بابەتی دارایی و ئیداریەوە حکم نەدرابێت لەلایەن دادگاوە ئەمانە مەرجە سەرشیانن کە پێویستە لە کاندیدەکە هەبێ کە هەر پارتێکی سیاسی لیستی کاندیدەکانی پێشەکە کۆمیسیۆن فلتەر و پێوەرەکانی ئەوەندە دقیقا کە شتێکی لەم بابەتی بەسەردا تێپەڕ نەبێ لە ماوەی ڕابردوو لێ هەبوو بۆ نمونە خەڵکە بۆ کاندید بووە کە مەرج و ڕێنمایەکانی کۆمیسیۆنی تێدا نەبوو کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بە هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە هەیئە مساعدە و عەدالە بەڵگە و تاوانەکان هەماهەنگی هەیە ناوی هەر کاندیدێکێت کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بۆ فلترانای هەمووی هەر تێپەڕێ هەرێکە بەپێی اختصاصی خۆی هەڵبەتە یەکشتمان بیر نەچێ ئەوانی کە بۆکو کاندیدی سەربەخۆ خۆیان کاندیدەکان پێویستە لیستێک بە ناوی دەنگدەران پێشکەش بکەن کە لە 500 ناو کەمتر نەبێت و دووبارەشی تیان نەبێ وەکو پاڵپشتیەک کە پێڵێن ئێمە الناخبین الداعمین ئەوانەی کە پاڵپشتیە ئەوانەی کە وەکو کاندیدی سەربەخۆ ئەیانەوێت خۆیان پاڵێون ینی ئەوەیە بۆ منە سەپۆرتی ئەوەنە دەنگدەری هەبێ یاچی بەڵێ بە سەپۆرتی 500 دەنگدەری هەبێت کاڵگردی کارتی بایۆمەتری دەنگدابن
کەوا ئەمە وەک پشتیوانی ئەم کاندیدا ئەەکەم بۆی کەوا خۆی باڵێمە. ئەمە چی سوود و قازانجێکی تێدایە بۆ پرۆسی هەڵبژاردنەکە بۆ کۆمسیۆن؟ خۆی لە یاساکە هاتووە و کۆمیسیۆنیش یاسا جێبەجێەکە لە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هاتووە بۆیە احتیمال دەکرێت سەرەوە. ئەگەر لەم ڕێژەیە کەمتری هەبێ و کاتە داغڵی پرۆسەکە نابێ؟ نەخێر. باش من لە کۆتایی بەرنامەکە نزیک دەمەدەمێت تو سەرنج دواتێبینی خۆی لەسەر کۆی تەوەرەکە ئەگە شتێک ما بێت و بە گرنگی بزانیت. هەوەی کە زۆر گرنگە باسیشمان کرد بەس تیکرار یەکەمەوە ئەوێژەوەیە کە لەم قۆناغا پێویستە لەسەر هاوڵاتیان دەنگدەران سەردانی ناوەندەکانی تۆمارکردن کەن دڵنیا بنەوە لە بوونی ناوەکانیان دڵنیا بنەوە لەو کارتە بایۆمەتری کە لەلایەنە بۆی کەوا لە ڕۆژی دەنگدانە بەبێ هیچ گرفتێک بتوان پرۆسی دەنگدان ئەنجام بن لە هەمان کاتیشە ئەو دەنگدەرانی کە پرۆسی تۆماری بایۆمەتریان ئەنجام ماوە و تا ئێستا کارتەکانیان وەرنەگرتوتەوە ئێستا کارتەکانیان لە ناوەندەکان بوونی هەیە ئەتوان وەریگرنەوە و بۆ وەڵامی بۆ پرسیارەکەی پێشووترت پێم وابێ وەڵام نایەوە بۆی بەسەرمانە تێنەپەڕێ ئەو کارمەندانەیە ئەو دەنگدەرانەی کە لە ڕۆژی دەنگدانە کارتەکانیان لێ وەرگیراوەتەوە ئێستا سەر لە نوێ لە ناوەندەکانی تۆمارکردن دابەژەکرێتەوە ئەتوان سەردان بکەن بۆی کارتەکانیان وەرگرنەوە. کەواتە بۆ ئەوەی دەنگدەرێک بتوانێت لە هەڵبژاردننی داهاتی پەرلەمانی عێراقدا دەنگ بات دەبێت کارتی بایۆمەتریەکە وێنەی خۆی پێوە بێت. بەڵە بەدڵنیایەوە وێنەی دەنگدەرەکەی لەسەر لەگەڵ پەنجەمۆری دەنگدەرەکە کە لەناو سیمکارتی ناو کارتەکەیە. ئەمە تاکە ڕێگەیە بۆ ئەوەی ئەم دەنگدەرە مافی دەنگدانەکەی ممارەسە بکات. ئەبێ دەنگدەر کارتی بایۆمەتری دەنگدانی پێبێت بەڕێچانە ناتوانێت دەنگ بە. کاک ئامانج عەزیز بەرپرسی نووسینگەی سلێمانی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. سپاس بۆ باش. بینەرانی بەڕێز و خۆشەویستە تەوەرێکی دیکە بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.